دادگای قەزای داقوق لە باشووری کەرکووک دۆسیەیەک لە بەرژەوەندی جوتیارانی عەرەبی هاوردە یەکلایی دەکاتەوە بەو هۆیەوە 6 نەمزەوی چەند جوتیارێکی کورد بە ژمارەیەک عەرەبی هاوردە دەدات. پارێزەری دۆسیەکە بڕیارەکەی دادگا بە بڕیارێکی سیاسی دەزانێت و دەڵێت هەموو هەوڵەکان لە بەغداد دەخەنە گەڕ تاو بڕیارە ڕاگرن. ئەمە قەرارێکی سیاسی کە بە تەواوەتی زاڵ بوو لەسەر کەرکووک کە توانسیان عەرەبەکان دووبارە بگەڕێنەوە بۆ دادگا شکاتکەن و جەواب زراعیش ئاوها بێ بۆ دادگاش لەسەر ئەوە بڕیار بیا لەسەر کتاب زراعە بڕیار بیا و بگەڕنێتەوە بۆ عەرەبانە. ئەمە قەرارێکی سیاسیە وەکووتم پێت قەرار مەجلیس وزەرای ڕقم 29 2012 ئەڵێ کاکە هین ئلغا جەمیع قەرارات لجنە شؤون الشمال کە ئەمانە هەموو یەکرێتەوە هەمووی ناتوان بگەڕێنەوە بۆ دادگا چونکە ئەگەر جواب زراعە بۆ دادگا بڵێ کاکە ئەم شەخصە 57 ئەمرانیە مەشمولە و مادەی 140 تعویزشی وەرگردی و تەنازلشی کردی لەسەر عەقدەکەی چۆن ناتوانێت بڵێ ساری مەفعول لە جواب محکەمە بیاتەوە. ئەگەر لەسەر ئەو جوابەی زراعە بیداتەوە بۆ محکەمە بڵێ کاکە ئەم عەقدە مەشمولەوە مادەی 140 و ئەم شەخصەشە 57 ئەمرانیە دادگا چۆن قەراری پێیە؟ قەراری پێ نایە. لە دوای 16 ئۆکتۆبەری 2017ەوە بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی کەرکووک بە هاوکاری پارێزگاری بە وەکالەتی شارەکە دەیان دۆسیەی کشتوکاڵی دژ بە جوتیارانی کورد جوڵاندووە کەم تەرخەمی دەسەڵاتی سیاسی کوردی و گوێنەدانی بەغداد بە یەکلایی نەکردنەوەی کێشەی زەویە کشتوکاڵەکانی ناوچە کێشە لەسەرەکان بووەتە گرفتی گەورەی بەردەم جوتیارانی کورد لە ناوچەکە. وەڵای ئەم کێشانە کەم تەرخەمی قیادەی کوردیە ئەبوایە ئەم ماوەی ئەم 13 ساڵە ئەم کێشانەی یەکلا بکردایەتەوە. ئێستاش لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەموو دام و دەستگایەکی حکوومەتی عێراقی پشتگیری ئەوانەکات بە هەموو شێوەیەک حتا محاکمیش ئەساڵێن قوڵات مستەقلەوانە بەڵام مستەقل نەخێر مستەقل نییە ئەوانش پشتگیری ئەوانەکەن. من عەقدم هەیە تا ساڵی 2003 تازە کراوەتەوە عەرزی باو باپیرمانە 5 پشتمان لەوێ بووە. ئێستا محکمەی داقوقدایە ئەوان تەمیزم کردووە ئستناف کەرکووکش دایە ئەوان کە عەرەبی هاوردن لە 76 هاتوون ئێستا تەمیزم کردە بۆ باغا ئازانم بەغاش هەروەک ئەمرە دێتەوە و ئەوان هەمووی شۆڤینیە هەمووی پشتگیری ئەوانەکە ئێمە تا مەحافظ و مدیر زراعی کەرکووک ئەم دوانە بن بەخوا کورد حاڵی لە حاڵی بەعس خراپترە بێ. داوا لە حکوومەتی بەغدا ئەکەین داوا لە سەرکردایەتی کورد ئەکەین واز لەم بێ وازم سارد و سوڕیە بیهێنن لە چارەسەرکردنی ئەم کێشەیە چونکە ئەم کێشەیە ئەگەر چارەسەر نەکرێت هیچ کاتێک ژیان و برایەتی و تەعاخی هەروەکو باسیەکان تەعاخی و تەعایش سلمی لە کەرکووکە ئەمانە هیچ کاتێک سەر ناگرێت چونکە من بە بەرچاوم و ماڵەکە و مڵکەکەم داگیر کرابێت و منەی تەعایش سلمیم لێ بکەی یان تورکمانێک کە مڵکەکەی داگیر کرابێت و منەی تەعایش سلمی لێ بکەی ئەمە قەت ئیمکان نییە. داواکەم لەوە لە حکوومەتی بەغدا و سەرکردایەتی کورد بە تونی بێنە سەر خەت بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە. بە درێژایی 14 ساڵ دەسەڵاتی کورد لە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکانی دیکە نەیتوانی بەپێی یاسا و مادەی 140 دەستور کێشەی زەویزاری جوتیارانی کورد چارەسەر بکات. هەر بۆیە ئێستا جگەل لە کەم تەرخەمیەکانی هەرێم و ناوەند لە بەرامبەرە و کێشانەدا ئیدارەی نوێی پارێزگای کەرکووکیش بە پلان کار لەسەر گێڕانەوەی زەویە کشتوکاڵەکان دەکات بۆ عەرەبی هاوردە. چیانووری کەناڵی پەیام قەزای داقوق.